لەگەڵ تا دێین هەتا هەنگاو لەگەڵمان بێت لە دڵمانی هەتا ترپە لە دڵمان بێت تۆ زانستی تۆ پەروەردەی بۆ قوتابیان تۆ ئەو ماڵەی دەرگا دوازە بەڕووی هەمووان بەڕێزان ئێستاش پێکەوە بە پێوە گوێ لە مەرشی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەگرین. تۆ پەروەردەی بۆ قوتابیان تۆ ئەو مەڵەی دەرگەت وەزە لە ڕووی هەمووان تۆ زانستی تۆ پەروەردەی بۆ قوتابیان تۆ ئەو مەڵەی دەرگەت وەزە لە ڕووی هەمووان لەگەڵتە دێن هەتا هەنگاو لەگەڵمان دێن بە زمانی گەشا پێدەن بەڵمانەکەی کەروانێکی بەرەو ماڵی خۆرمانەبەی ئێمەش هەتوین تا لە پرشنگی خۆری جوان وشەی نوێ مسکین بۆ پەنجەی قوتابیان ئێمەش هەتوین تا لە پرشنگی خۆری جوان وشەی نوێ مسکین بۆ پەنجەی قوتابیان لەگەڵتە دێن هەتا هەنگاو لەگەڵمان بێت لە دڵمانی هەتا ترپا لە دڵمان بێت لەگەڵتە دێن هەتا هەنگاو لەگەڵمان بێت لە دڵمانی هەتا ترپا لە دڵمان بێت تۆ زانستی تۆ پەروەردەی بۆ قوتابیان تۆ ئەو مەڵەی دەرگەت وەزە لە ڕووی هەمووان تۆ زانستی تۆ پەروەردەی بۆ قوتابیان تۆ ئەو مەڵەی دەرگەت وەزە لە ڕووی هەمووان لەگەڵتە دێن هەتا هەنگاو لەگەڵمان دێن هاتووی ناسوودەی بێنین لە جێی ئەزار خەمێ لە بەین خەندەیە بدەین لە ڕوخسار تێکۆژین لەو پێنەوە بەبێ وچان تا قوتابیان ئەبن بەسەر مەشقی ژیان تێکۆژین لەو پێنەوە بەبێ وچان تا قوتابیان ئەبن بەسەر مەشقی ژیان لەگەڵتە دێن لەگەڵتە